یەکێک لەو قوتابخانانەی شارۆچکەی کفریە کە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان پارەی بۆ تەرخان کرد. خراوەتە لیستی ئەو قوتابخانانەی شارۆچکەکە بۆ نۆژەنکردنەوە دیاری کراون. مامۆستایانیش پێیان وایە نۆژەنکردنەوەی قوتابخانەکەیان کاریگەری باشی دەبێت لەسەر توانا و خۆشەویستی قوتابیان بۆ گرنگیدانی زیاتر بە خوێندن و فێرکردن. خاڵی سەرەکی وێرانبوونی ئەم قوتابخانەیە بە دەرەجە یەکەم بوونی دوو دەوامە، بە تایبەتی دەوامێکی قوتابیانی عەرەبی تێدایە کە ئیتر زەختێکی فشارێکی زۆری لەسەرە و ئەم نۆژەنکردنەوە کاریگەری باشی دەبێت لەسەر دەرونی قوتابیان، هەم ژینگەیەکی پاکتر دەڕەخسێ، هەم قوتابی زیاتر دڵی خۆش دەبێت بە دەوامەکەی و هەم مەکتەبێک و ماڵی دووەمی لێ دێلای و زیاتر جۆش و خۆشی دەبێت لەسەر خوێندنەکەی و دڵسۆزتر دەبێت، هەستەکان لە شوێنێکی خۆشدایە. بڕیە و پارەیەی بۆ نۆژەنکردنەوەی قوتابخانەکانی کفری تەرخانکراون 300 ملیۆن دینارە و لەلایەن پەروەردەی گەرمیانەوە وەرگیراوە. بڕیارە لە ڕێگەی لیژنەیەکی تایبەتەوە ئەو قوتابخانانە دیاری بکرێن کە پێویستیان بە نۆژەنکردنەوەیە. سپاس و دەستخۆشیمان بۆ جەنابی سەرۆکی حکومەت و جەنابی وەزیری پەروەردە و وەروەها جەنابی بەڕێوەبەری گشتی پەروەردەی گەرمیان مامۆستادارە کە لەسەر خەت بوون بۆ ئەوەی کە لەسەر داوای مانگرتووان و خەڵکی شاری کفری هاوکاری قوتابخانەکانی سنووری پەروەردەی کفری بکەن، ئەوانەی کە پێویستیان بە نوێژەنکردنەوە و بە پێداویستی تایبەتی هەیە. و سوپاس بۆخوا 16 قوتابخانە خراوەتە بەرنامەوە کە پێویستێکی زۆریان هەیە بە کەموکوڕیک لە شێوازی بینا لە تعمیرکردنی هەندێک شوێن و جێگای دانیشتن و قوتابیان و مامۆستایان. بڕیاری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بە خەرجکردنی بڕی 300 ملیۆن دینار وەک هەنگاوی یەکەم بۆ نۆژەنکردنەوەی 16 قوتابخانە گرنگی پێدانی کابینەی نوێیەمی حکومەتی هەرێمی کوردستانە لە 4 ساڵی ڕابردوودا بە کەرتی پەروەردە. نۆژەنکردنەوەی ئەو قوتابخانانەی بە تایبەت کۆنن کاریگەری لە سەر ڕەوشی پەروەردە و شیاوی زیاتر دەبێت بۆ پرۆسەی خوێندن. هەرێم جاف، کوردستان 24 کفری.